جاردن بخیر بین بناوا برنامه مایک خلق بابت ایرو به ناو نشانن پروسس هفجینیه پرزگیرک و آسانگین هم بریوه بگمان پروسس پیگینانا جیانا هفجینیه ایکش سنت جیانه ایکش پیوستین گل گرینگ جیانه بایی جیان بردام با بایی نوین دهادیجی که دچارچوبه و پروسس دا بهنه روجه و ایدامه بجیانه به تدان برنگی که گشتیم آیا پیگینانا جیانا هفجینیه تا چند erkekê giran af erkê dikevîte sermilên yek kesê ku vê jiyanê pêktîne an her du kesan. Li ser vî babetî temaşevanên hêjahîn dikarin tevlîna va bername mayekê xelê bin û biçûn û serincên xwe bi şêweyekî azad nîşan bidin. Proseyê hevsergirî, asteng û kêşekanî. Em nav nîşanî babetê em royê bername mayekê xelkê. Duhayê em navbera pêkeva bîn. Legel man bin. Cardan silaw. دواکاری زور لەلایەن کچانەوە بۆ زەواجکردن تا چەند کاریگەری لەسەر پرۆسەی زەواج هەیە بینەرە بەڕێزەکان. ئایا پێکهێنانی خێزان هەموو لە ئەسووی کوڕەکاندایە یان بەرپرسارەتێکی هاوبەشە بۆ هەردوو لایەن تا چەند گرنگە هەردوو لا لە بەرپرسارەتی لەم پرۆسەیە بڕوانن کە پرۆسەیەکی زۆر هەستیارە تا چەند لە کۆمەلگای ئێمەدا بە شێوەیەکی گشتی لەلایەن خێزانی کوڕ و کچ یارمەتی دەدرێت لە پێکهێنانی ژیانی هاوسەرێتی ئاسانکاری بۆ بکرێت نەک ئاستەنگ دروست بکرێت. بەڵێ زۆر کچ هەیە بۆ خواستی ڕێژەیەکی زۆر لە ئاڵتون دەکات بە مەرجێ پێهێنانی ژیانی هاوسەرێتی لەگەل کۆر. ئەو پرۆسە زەواجەی بە شێوەیەکی گشتی لە ناو کۆمەلگای ئێمەیە تا چەند پرۆسەیەکی ئەچێتە چارچێوەیەکی تەندروستەوە بۆ پێکهێنانی خێزان بۆ دروستکردنی خێزانێکی بەختەوەر. ئەمە ناو نیشانی بابەتەکەمان تایبەتە لەسەر پێکهێنانی پرۆسەی هاوسەرگیری و کێشە و ئاسانگیەکانی بەردەمی. لەسەر ئەم ناو نیشان ئێوە دەتوانن لەرەی ژمارە تەلەفۆنەکانی کانالی ئاسمانی NRT هەروە لەسەر تۆڕی کومەڵاتی facebook.com/نالیا TV بچون و سەرنجەکانی خۆتان بێخنە ڕوو ئێمەش چاوەڕێی بچوونەکانتانین. یەکەم پەیوەندیمان ڕەوەند لە شاری سلێمانی. کاک ڕەوەند وەرە باش. هەروە کاک محەممەد هەر لە شاری سلێمانی. کاک محەممەد وەرە باش بەخێر بیت. سپاس. کاک ڕەوەند لە تۆوە دەست پێکەین. پرۆسەی پێکهێنانی ژیانی هاوسەرێتی تا چەند ئەرک ئەکەوێتە سەرملی هەردوو لا؟ وڵاهی کاکە هاکاری گیان پرۆسەی هاوسەرگیری لە ڕاستیە یەکەم شتێکی پیرۆزە دووەم شت ئەرکەکەوێتە سەر بەرامبەر هەردوو لا هەم ڕەگەزی نییە هەم ڕەگەزی مێ خانەوادەی هەردوو لا بەتایبەتی کۆمەلگای ئێمە وەکو ئاگادار بین لە کۆمەلگای ئێمەیە ئەوە ڕاستی بێ ئاسەنگێکی زۆر دروستە بێت لە نێوانی ڕەگەزی نێرومەیە ئەوشەکەوێتە سەر ئەستۆی باوکودایکی هەردوو لا ئێستا بۆ من نمونە خۆم کچێکم خۆش بێت ئەگەر ماڵی کچەکە بزانم من بە خۆشەویستی ئەمەوێ هاوسەرگیری لەگەڵ کچەکانە بکەم ئاستەنگێکی زۆر زۆر دروستەکەن لە نێوانی هەردوو لامانە بەهۆی ئەوە باوکی کچەکە زیاتر یان کەسی کچەکە بە عیبەی ئەزانێ بۆ خۆی چونکە کۆمەلگای ئێمە بە شێوەیەک پەروەردەکراوین بە شێوەیەک بنیاد نراوین هەموو شتێکمان لا شەرم و عیبە بێ لە هەمان کاتیشەکە کاکاریان پرۆسەی هاوسەرگیری وتمان شتێکی پیرۆزە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکاری گەنجانمان بێت چونکە بەڕاستی ئێستا گەنجانی ئێمە پێویستیان بە هاوکاری حکوومەت هەیە توانن ژیانی هاوسەرگیری پێک بێنن. بەڵێ کاک ڕەوەندە گەلەگەلمە بمێنیتەوە. کاک محەممەد خۆشەویستی وەکو پەیامێکی زۆر گرنگ و پیرۆزی ژیان بە شێوەیەکی گشتی وەکو کاک ڕەوەند ئیشارەتی پێدا کە زۆر جار خۆشەویستی بین و کوڕکچ لەلایەن ماڵەکانی ئەوانەوە ئاستەنگێکرێ ئەمە تا چەند تەئسیری هەیە بۆ پێکهێنانی ژیانێکی هاوسەرێتی ساخلامان و تەندروست؟ وڵی ڕاستی وی کاکەکاریان پەیوەندێکی زۆری کردەوە هەیە و ئەستەمێکی زۆریش ئەخاتە سەر ئەوە پرۆسەی هاوگیری لە ژیاندا پرۆسێکی زۆر گرنگە و زۆر پیرۆزە لە هەر لە کۆمەلگای ئەوان لە ڕووی بینیشەوە بۆیە پێویستە لەسەر ئێمەتەوە ئاسانکاری بکەین بۆ کوڕەگەنجەکانمان کچەگەنجەکانمان تاوەکو بتوانن بە شێوەیەکی ئاسان بە شێوەیەکی ڕێک و پێک بتوانن هاوسەرگیریەکی خۆیان پێ بێن و هاوسەرگیریەکی ڕێک و پێک پێک بێنن. ئێستا لە ڕاستیە لەناو کۆمەلگای کووردا ئاستەمێکی زۆر زۆر هەیە لە پرۆسەی هاوگەرگیریە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ کەمتەخەمی دایک و باوک ئەلەم کاتانایە چکە دایک و باوک پەروەدەی دەستی پەروەدەی مناڵن ئەو بەرپرسیارە لە حەژ ڕووداوێک و هەر شتێک لە ژیانی ئەو منداڵایە کاتێکەوە ڕوو ئەدات. بەڵێ کاک ڕەوەند لە کاتێکە کە پێکهێنانی ژیانی هاوسەرێتی ئەرکی هەردووک لایە
لە کۆمەلگای ئێمە زۆر جار جێلەوە بێ کەکچ زۆر داوای هەیە بۆ چونە ناو پرۆسی هاوسەریتی داوای لە ئاڵتون داوای لە ماڵ داوای لە سیارە داوای لە گەلێکتە ئایا ئەم داوانە تا چەند منطقینە لە کاتێکا کە پێویستە هەردوو پێکەوە بەرپرسن لە پێکێنانیان خێزانە کاکارگیان بەڕاستی سوالەکە زۆر جوان بوو بۆ پرسیارەکە زۆر جوان بوو لە ڕاستیە ئەکەوێتە سەر کچ خۆی سەر بەرامبەرەکەی ئایا کچ و کوڕێکێکیان خۆش بوێت دۆ ئەوەی کە ئایندەیەکی گەشیان هەبێ بنە لەژێر سەقفێکا پێکەوە ژیان نیاوسەرگیری پێک بێن و بژین ئایا لێرەدا ئەو کچە تا چەند ئەتوانێت تا چۆن ئەتوانێت خواستەکانی خۆی بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەری کەم کاتەوانێت ئێستا ئێمە فەرقی کچە گەرداوکە یان نەکاتە ئەن کچکە ڕاتە ماڵی مێرد حەزی لە ژیانێکی بەختەوەرە ژیانێکی ئاسوودەیە بەڵام ئەکەوێتە بڵین گەنجەکە ئایا گەنجەکە تا چەند ئەتوانێت خواستی ئەو ئافرەتە جێبەجێ بکات لەبەر ئەوە ڕاستی بێ گەنجی ئێمە سەر لە سەتا هەفتای هەموو دەستکورتن بگرە هەندێکیانە بینی بەخوا لە بازارە پارەیانێ چایەکی بێ خۆن کاکە بۆیە بەڕاست نازانم بەڵام ئینشاءالله ئەو شتێش بەڵێ کاک محەممەد لە ناو کۆمەلگا ئێمەیە کۆمەلگا بەشێکی گشتی تا چەند یارمەتیدەری ئەوەیە کە ڕێز لە خۆشەویستێکی پاک بگرێت کاتێکێکی چ کۆڕێک یەکتریان زۆر خۆشەیە بۆ یارمەتی دەربن بۆی ئەم خۆشەویستە گەشە بکە زیاتر و پێ بگە کاک محەممەد بەداخەوە دیارە پەیوەندی کاک محەممەد پچڕی وادارین بتوانێت پەیوەندیمان پێ بکاتەوە بەلێ کاک دەشتی لە هەولێرەوە کاک دەشتی وەرە باش کاک دەشتی باش کاک دەشتی لە ئێستای کۆمەلگای ئێمەدا تا چەند ڕێز لە خۆشەویستێکی پاک لە بینی کوڕۆکیش ئەگرێت تا چەند یارمەتی دەرە کۆمەلگا بۆ پێشخستن و گەشەکردنی ئەم خۆشەویستە کە ببێتە بەردی بناغی پێکێنانی ژیانێکی زۆر بەختەوەر دەست خۆش دیارە من پێم خۆشە دەستکەم پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی شەرعی جوانە هەر میلەتێک ئەگەرە بەم کۆنەغەدا بتوانێت کۆمەلگارێک بخە بتوانێت کچ و کۆرپێک بگەین ئەمە شتێکی جوان و کۆمەلگای ساغڵم دەرەچێت ڕەنگە لە کۆمەلگای کوردیدا لە منتیقەیەک لە شوێنێک بۆ شوێنێک جیاوازیە بێ لە بنەماڵێک بۆ بنەماڵێک لە تاکێک بۆ تاکێکشەوە دەتوانین بڵێن جیاوازیە لە بیرکردنەوە بۆیە ڕەنگە ئەگەمە ئەمەش گوزگیرکەین ناتوانین چونکە وەک باسم کرد کۆرنینە لەوەی ڕەنگە من بە شێوازێک بیر بکەمەوە بڵێم بە خۆشەویستەکان بگەم بێک بۆی سەرگیری ساغڵم دروست بێ یەکی تر بڵێ نەخێر نابێت دەبێت بە دڵی من بێت چونکە ئەم تێک نەگەیشتە ڕەنگ ئێستاش لە کلتوری کوردی دامایە بۆیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە ئەم کاتێکی زۆر دیدەوە هەرچەندە خەڵکی ئێمە لەخوا بەزەر تێگەیشتوتر بووە بە بیر بۆچوون بەڵێ کای دەشتێکە لەگەڵما بمێیتەوە کاک ئەمیر لە ڕانیەوە کاک ئەمیر بەخێر بێت گەلێک جا بەستەوە کرێت کە لەبەر هۆی بێکاری لەبەر هۆی نەداری گەنجەکان ئێمە ناتوانن ژیانی هاوسەرێتی پێک بێنن لە کاتێکا کە حکوومەتی هەرێمی کوردستان سلفەی زەواج تەرخان کردووە 5 ملیۆن دینار ئەم ئاسانکاریە حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند یارمەتی دەر ئەوە بێ بۆ پێکێنانی پرۆسەی هاوسەرگیری ئەگەر دەنگی تێلەڤیزیۆنەکەت کەسکەی کاک ئەمیر وای باشتر جێمان لە یەکتر بێ بەڵێ ئەو شوفەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دیاری کردووە بۆ گەنجان کە بریتە لە 5 ملیۆنیار هەمومان بکۆمان باشەوە زۆر لەوە باشتر دەزانین کە ئەو شوفەیە بەشی ئەوە ناکا کە گەنجێک بتوانێت ژیانیان سەری پێک بێت ئەوە ژێکێکە لەو کارانەی کە تاڕادەیەکی زۆر ناوم خراپە تاڕادەیەکی زۆر بەلایانی خراپەدا دەڕواز بە لەلایانی گەنجەوە چونکە تۆ دەبێت ئەگەر کارێکت دیاری کرد یاخود ئەگەر هەوڵدا کارێک بۆ کەمسکی لە وڵاتەکەدا پێویستە بە شێوەیەکی زۆر باش کارەکان ئەنجام بدەیت بۆ نمونە 5 ملیۆن يعني نزیکترین نمونە کە من بێنەوەیە بۆ نمونە ئافرەتێک بەچی بۆ داوای
كمترين يعني او بريك لا يدك او بريك لا يدك مالي كم نسيم فقط كمترين او تنزلوني كحكومه دياري كردو بوغن بله راسي زور كما وناش تواني طموحكاني جنس طرب كاتو بويا شتاو كيستا لاريمي كردستان دا زوري جنزان بدس اودن على امكانات ومشاني سري تيجبنا چونكا لروي ما ديو لازم بله اوش دقرتو بوي بله کاک روانت پیشتر و کاک محمد شاری سلیمانی لاستاج دا کاک دشتی لاولیره و کاک کمیل رانی و سپاس پیوند کانتان اورتان باش تماشا بان نجا بابت میرو لسر پیکنانا جیانا هفجینیه آیا دنابا جواکی مدا تا چند اوقات کل برچاو گرتن کو کچو کور هر دو پیک و هست بر پرسارتی بکن لپیکنانا و خزانه کو بگومان هر دو بر پرسن لپیکنانا و خزانه نهاجی که دچینیا بازار دو که بوچون سرنجن خالکی لسر بی بابتی فرمون ببینن وقتی دیت نامه بهند اکود بیشن بور و بوری دیتک چیتن و بکچه‌جی زور خرابه اکود بینند جلای زیرت خوزیتن آنجی بور زلامی گیرم کردن ده بوی خرابه چونکه هات صبحی داشت نافه مالده اما ده بوی بیتن از زلامت کفته بنده اینو دا اینجا پنی افجنجی هر یوی زلامیه بو هر دو که خرابه و حتی از زلام دهت و بوری خوی اوبوری وکی بره بزفر نیتن و اکود بیشن پا دینار رد کردن سر ملیت خو عدد کردن و دی بوره که زوری گیرم بیتن یعنی چه پیت ویا زری نه چکی او زمان نمایی که تو نختی بخوازی آن گله زری بخوازی اونو کش زری ولی هاتی یعنی خواستن یعنی او کم بوی اگه کم فرایام خواستن گله او کم بوی زر گله کی گیرم بوی فرایام نه یعنی اگه کوچو کر بیه نه ایک اهمیت زری چنینه دم یاش مگه حشه کدوم کن حوجه زری و باتشتانینه اما مربیای ته کدوم هند اما از بهم دیپ پیچه بونیا کرکی زری زور نخوازه بله اگر کچو کور گهنه کادو زیر گرنگ نینه و بچونه کش تماشاوانین ما بولو بازار دو که هل سر همان بابت منیر لشاری سلیمانی و آرا هم لشاری سلیمانی منیر ایوارد باش ام كاتت باش آرا هم کاتی جانا بیشت باش احوال باش كاكا سپاس کاک منیر لتو دست بیکن جیانی هاوسەرێتی گەلێک جار لە کۆمەلگایەمە لەسەر بنەمایەکی مادی ینی گەلێک جار کێچ داوای مادە کە مادە لەوە خانووەیەک سیارە ئاڵتونێکی زۆر ئەمە تا چەند بنەمایەکی خراپە بۆ پێکێنانی ژیانی هاوسەرگیری بەڵێ دەبام یەکشتی بە برای خۆم بڵێم ئەمن کچێکم خۆش ویسکات خۆی باوکی ینی هەمیان ڕازی بووم بەس باوکی هاتە بینمان گوتی من کچی خۆم نادەم بە بێگانەی ئێمە عەشایەرین با بڵێم باخولیانی خۆشەویستی بکەین باو دوانە بێک ڕازی بن بۆچی باشی دەڵێ ئەمە عەشایەرین یاخود سەیدین یاخود شێخین چه عیلاقی بۆوەندایە ئێستا 2011 با ئەو دوانە مادەم یەکتریان بەدڵە بێکۆ هاوسەرگیری بکەن بەڵێ هەمان کاتەگەر بێت و ڕازیش بیت چەند کەسانشی تێبگەێنیت باوکی داوایشی زۆر لێ دەکات بەڵێ کای منیرە گەلە گەرما بمێیتەوە کاک بەدەل لە باژارێ دووکێم ئێوار باش کاک بەدەل کاک بەدەل گەلە جارە بەحسیان دێ تێتەکردن لەوێ دەبەرێ کێچ دەمێشوتکەن گەلێک زێران دەخوازن قایشەکە زێرا دوو قایشێت زێرا باەکێ زۆر و دەدەمێکێدا نها نێزیکی مسقالە زێری نێزیکی 300,000ە گەلەوە بە تاچەند بارگرانیەکە بۆ گەنجی بۆ کوڕەیەک و نکارەوەکو پێویست ژیانە هەفژینیە پێک بینە دەستێکێ پیرۆزبووی پرۆگرامەکەم گەرەژی بەختڕاتی دەڤەرەبۆدینانە پاستی دەڤەرەبۆدینان كج بقايش ناكت مستحيلة يعني داخل باسطي بري خدانا خلق مطعم جهانا مادي فاجردا بارا بتر يعني شبيشن لا يعني مروفاتي لا يعني حس السوزو حاجة كرينو بيك إنانا خيزانا كي قوات تجي بختواري بيتن خرج كان قرباني بخامت فندق پاره یا مزوری بله بله کای بەدەلێکە دیگەر مە ببینی کاک منیر پێکێنانی ژیانی هاوسەرێتی تا چەند گرنگە هەردوو لایەن خۆشەویستیی ڕاستەقینان هەبێ لە تێگەیشتن و ڕێزگرتنێکی ڕاستەقینان هەبێ ئەم بە پێچاو ناو ئاڵتونێکی زۆر هەبێ پارە و ماڵێکی زۆر هەبێ کامیان گرنگترە بۆ پێکێنانی ژیانێکی هاوسەرێتی تەندروست و باش
وڵی ژیانشی ڕاستەقینە و پڕ لە خۆشەویستی و هیوادارمەوە کەسانش بەغەڵەت تێنەگەن تەنها مەبەستمەوەیە کە ئەو دوانە ژیانشی خۆش بەسەر بەرن و ئەوەی کە بڕیارە حکومەت جێبەجێ بکات 5 ملیۆنەکە و ئەوە شوخی لە بۆ گەنجان دابین بکاتن ژیانی هاوسەرگیری پێک بهێنن چونکە ئەمڕۆ زۆر گەنجانی ئێمە بێلایەن هیچ شوێنەشیان نییە بۆ ئەوەی کە نیشتە جێبن بۆ خۆیان. بله کاک بدل اف خواستین کچان وکوتا دیار کری هیچ کچک شوناک اگر زیرا که زور داخواست نکه گلو و تا چند بیت آستان کو کچ دمالا با خدا پیر به شوناک او کورجی نکاره جنبینه و تا چند آستان گیه بله پرانسیپ شرکا گلک جونه گلک نمونه تو سامت خو یعنی یه دیگه جوای که مدار گلک گنج چونه کچان دفنه خواست درکو نشان داخازیت کچه بونمونه لانی آبوری گنجی گلکی لحظ بویا نشان دوری بو چه کتن کچ خانح نبویا نتشتی دامه که او کچ فرهو یاشید کتن یا لیت گرگتن یعنی آخین کاراتریتن بوی گنجی جبرکو براستی بریاره که خلط یاد یعنی تکینانا خیزانه نابیدن هم بس مادی و گریزن یعنی رمضانترین کارسات یعنی ناف جواکه مدا چید بیتن بو چی کچ دل اوروپا یا درست بیت دروی که بشید بلگنجی خود گستی که زیوی و نفسیدم تا الباجیر دوی که الى 1 کیلو زیل خازیتن یعنی براستی کارسات و حس کم و دخوازش همین کچوکرات کم جیانه کانی حل بشیرن و کش لانی مادی دیر بخن یعنی مادی راست گرنگه بس بیتویش لانی حکومت پشتوانی بو گنجاب کرد. بله کاک منیر سلیمانی کاک بدل باجار دو که سپاس بو پیونده ایوار باش مریوان لتکیه دیار لباجار دو که کاک مریوان ورد باش سپاس برای کاک دیار توجی بخیر بی کاک مریوان لتو دست بیکین کاک بدل دو که واله بکارسات بناو با که کچ بو شکردن داوای آلتونی کی زور بکا داوای مالی کی زور بکا لکاته که پیوست بو پکنانی جانی هاوسریتی خوشویستی کی راستقینه به تو اما چونه که دیتوا بله براستی کێشەی کچ و کورد لە ناو کۆمەڵگەی خۆمانە کێشەیەکی باوە بەهۆی دواکەوتنی کۆمەڵگەی خۆمانەوە جا ئەم کچە بەهۆی زەختی دایک و باوکەوە دایک و باوکی وا لە کچەکە ئەکەن داوای ئاسوونێکی زۆر بکە ماڵێکی زۆر بکە ئەمەش لە ڕادەبەدەری کوڕەکەیە کە بۆی زەبر ناگرێ جا ئەمانە هەمووی کێشەن دا کێشەیەتر لەوانە ئەو کچە نەخۆشی بێ ئەم کوڕە بۆی نەکرێ ئیتر ئەمانە کێشەن. بله کاک دیار خواستنا زوریا زیرا آیا اول سر خواسته که چیه انگلک جار مالا که چیه دبیت هاندر دا خواسته که کو زیرا بخواسته دمه که دا گلک جار دنگوه که هیا که او که چا زیرا نخواسته جاری حوالینو و بکم ده تحسباندن گلو شیکرین سر بنامای زیرو مادیه بله اوفی اگر دنگ تلویزیون خواه کیم که کاک دیار بله والله دو كده يعني خاصين سعر بنماء زيرية أو جي سعر بنماء بورفتنا سعر داخلية كتير بالكو بورفتنا سعر داخلية مالا كتير وجلن جرا حوالا كتير نجي يعني بوشي ما بس چیه ما بس مال باطا كتير چیه خواستنا زيرا بو كتير ما بس تمام چیه گلو والله جبار يعني مصنعاتية وجبار يعني مالية ويعني على أساس جيانا كتاخويا يعني ما بس تاني. بله کاکی مریوان وکو باس کرد خواستنی زیر بتایبەتی لە ناوچەی بادینان زۆر باوە ئایا کە زۆر جار لەوانەیە ئەم نمونانە هەبێ لەوانەیە زۆر لە ئێمە ئەم نمونانەمان بینی بێ کچێکش بە کوڕێکێک کە داوای ئاڵتونێکی زۆرەکە ئەم ئاڵتونەش کە کوڕەکە ئەوەندە داهات نییە ئاڵتونە بکرێ هەمووی بە قەرزە کرێ بای دەفتەرە ئاڵتون ئەکرێ کاتێکە کەچنە ناو پرۆسەی زەواجەوە ئەگەر چەند یەکتیشیان خۆش بێ لەسەر ئەم بنەمایە خۆشەویستیان زۆر لاواسە بێ لەوانە دواتر کێشەی دروستە بێ ئایا چه پێویستە چی بکرێ بۆ ئەم عەقلیەتە ئەم تێگەشتنە بنبڕ بکرێ بەڕاستی پێویستە ئەم کێشەیە ببڕێ ینی ئەم کچە ئەم ئاڵتونێکی داوای زۆرەکە لە دوایدا ئەم خێزانە لێک هەڵەوەشێتەوە کە تۆ سێرەکەی
ئەم کوڕە سارەی بۆ ئەکرێ ئاڵتونی بۆ کرێ دوایەکەوە دەژێ قەرزێکی زۆرەوە ئەم پیاوان توانای دابیکردنی ئیشی تری نادێت توانای کێشەی زاڵی ناتوانێت بەسەر کێشەکان ئازاڵ بێ ئەچێت ناو کێشەیەکی زۆرە بەڕاستی ئەمەش کێشەیەکی گەورەیە لە پرۆسی هاوسەرگیریە. بەڵێ کاک دیار پرسەمایە داویە دیاو بە اش بلی في مسألة قال جرى كيتشك دي حس كورة كيكات بيك كيتشو كورة دي حشي كان ده أصلاً جينا دروس كان أصلاً جيل السرية أساسي كواف كورة كسيكي غريبة كسيكي بيانية نيزيكي مالبات فينيا نيزيكي عشيرات فينيا قالوا ناو تجاري عشيرتي وبنمالي دبا بنماي كساخلان بو بيكينا ناجيانا وسري دمك كروكيج بدليك نبن. لا خير هذا نقطة من أعمال سر جانا أو سرگری جبرکو او دم نمایه باشی هر باشه مروف باش هر باشه مروف خراب جهر باشه هنی هر خرابه هنی او سرگری سر بنامای عشیرتگری نه تشتگه جانه و او دم چوت بیجم و نه داوانده او جیانا پیش کتیو و همین مروف تقریبا داخل علمی و زانین نکرده کن او بنامای عشیرتگری تیوید کن نمینه بسه. بله کایک مریوان لطاکیه کایک دیار لباجار دوکه سپاس پیوندینه ایوار باش. بله هل همان بابت شاخوان لبازیان هروها مریوان لبارزان کایک شاخوان ایوار باش. ام کاتو باش. کایک مریوان ایوارات جی باش. ام کاتو باش. کایک شاخوان لطوا دست بیکن بەکەنانی پرۆسەی هاوسەرگیری چ پێویستە بکرێت چ پێویستە ببێتە بنەمای ئەو پرۆسەیە بۆی ژیانێکی بەختەوەرە ئەم هەردوو کەسە پێکەوە ببن بتوانن خێزانێک و جیلێک و نەوەیەکی تازەی لێ هاتوو بۆ کۆمەلگا دروستکەن. بەڵێ وەڵام من سەرەتا دەستخۆشیت بێکەم بەڕێزم من زۆر ڕەشبینم بە هەموو زەواجێک لەم کوردستانە ئاسی ئێمە تێگەشتینیە ئاسی ئێمە لەسەر ڕووکەشە ئاسی ئێمە لەسەر مادەیە بەڕێزم ئێستا ڕێژەی زیاتر لە ڕێژەی زەواج هۆکارەکەش گەڕنمەوە بۆ ئەوەی خەڵکیم بەڕووی ئەکەوێ خەڵکیمەوە دوای مادە ئەکەوێ مادە هیچ نییە ئەی تۆ خەڵکێک کوڕەکە بینێک ساری پێپارەی هەیە کۆمپانیایەکەی شەکایت دوازانێ ناخیان کوڕە زۆر میمە ئینسان کچی ئێمە بە ڕووکە شتێکەوە نەک بەناخ بەلای منەوە ئینسان ئەبێ لە ناخی ئینسان بگات کە ناخکە تۆ لە ناخی نەگەیت کە کوڕێک لەگەڵ کچێکا خۆشەویستێکە ئەبێ قەناعەتی بێکا لەسەر شت نەکار بە قوربان و بەدم لە ڕووی عاتفی بکاتەوە تۆ زەواج ئێمە کە بۆ نمونە کوڕێکە چ داوای کچەکە پێ لە تۆ ڕەزیل نیت دڵت هیچ نییە کێشەی نیە با بەوە دووەپێکە لە دەریایەک یعنی ئەمە مەسەلەی زەواج ئەگەر بڵێم 4 ساڵ قسەی لەسەرکەی هێشتا هەر کەمە بۆ کەس. بەڵێ کە لەگەڵەوە بمیتەوە کاک شەخەوان کاک مەلبات لە خەڵەکان گەرە پەیوەندی کاک مەریوان لە بارزان قوت بۆ هیویدارین جارەکەی بتوانێت پەیوەندیمان پێ بکاتەوە. کاک مەلبات ئێوارەت باش هەر لەسەر چنگیتی پێکێنانی پرۆسەی هاوسەرێتی لە کۆمەلگەیەمەیە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان کۆمەلگای سڤیل خەڵێک ماڵباتان و خانەوادی هەردوولایەن چڕولێکیان هەبێ بۆی بە شێوەیەکی باش بە شێوەیەکی تەندروستان پرۆسەسە بەڕێوە بچێ. بڵێ بەڵێ ئەو کاتان باش سەرتا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم پێویستە لەسەر دایکان و باوکانی ئێمە کە پێویستە ڕستای تاڵ بکەن یەکەم ئایدی کوڕەکەیت دومیشە ئەو کڕۆیکە ئەتۆ کچەکەی دەدێتی حەقی خۆی تۆ بزانی کە ئەو کوڕە جانی هاوسەری کە لەگەڵ خوشکەکەی تویان لەگەڵ کچەکەی تۆ پێک دێنێ بزانی تاسەن ئاستی بزانین تاسەن ئاستی سەقافەت و ئەوەی تاسەن بەرزە بەڵام پێویستە ئەوش بزان کە ماڵ و منداڵی پێ بەخێو دەکرێت بەڵام من قەت لەگە ئەوەی دانیم کە ئاڵتونێکی زۆر بە ئێمە بکەی بەڕاستی فێڵە من هەر یەک شتی بەسیتت پێ دەکەم لەسەر خۆم جانی هاوسەریم پێکێنەوە کە چوون بڵێن کە لەسەوەی ڕێکەوتن کەسی مسقاڵی ئاڵتون بۆ بکەم پێشێک بەڕاستی ئەمن لە ژیانمدا تووشی بڵێن کە مۆزەفیش بووم هەر ئێستا بۆ 8 ساڵە بەس لە دایرە دەکەم لە ژیانمدا تووشی بڵێن قەردارنەوەم بەڵام لەسەر ژنێنا قەرداری بووم یعنی لە پێناوچی ئەتۆ تووشی قەرداری ببێ بەڕاستی بەڵام بەڵێ کاک مەڵبەنتەس لەو بڕوادەم گەنجانی نمونەی وەکو تۆ زۆر هەیە زۆر هەیە لەم وڵات هەیە بەڵێ کاک شەخەوان دوا پرسیارمان نەکرد بە کورتی ئەوەیە پێکێنانی پرۆسەی هاوسەرگیری تا چەند لەسەر بنەمایەکی مادی گرنگە ینی تا چەند لە کاتێکا کچێک شوبەکۆڕێکێکە لەسەر بنەمای ئەگەرم کۆرە سیارەی نەبێ خانووی نەبێ کەسێکی دەوڵەمەند نەبێ ژیانی یەکەوێتە مەترسیەوە ئایا ئەمە ڕاستە؟ بەڕێز من حەزەکەم کۆمەڵە تیڤنی بە تۆ بە بینەران و بە خۆشکانی بەڕێز بەڵام بە قورانیش
بصراحة من ألم مادة هموش تغني رأسا مادة بيريسا بلا جيانا والله من ألم كسي كتواني زواج كات تواني أوشي هيك كوما لشتوي بيكا دوائي أوش بناغي خوشويسي بتوبيع لقرزم كخومن بياوان زور بيسات إن فطع نوتو بينجي بياو موبايل فلوسي بيه أما يعني شي سيمبل يعني شي لدروا بكاريان لقل كفاين تلا بكاريان عمان شواش آفرت هي شو يكودون نالير إلى قيلة الكويتة أما وانا من يكتبي وبناء ألم داولو خوش خبرزانا كم خد بماده هلنا غلطين بله أساسي خوشويسي والرزقتن وشخصيات بله كايك شخوان لبازيان كايك مالبانت لا خلكان سپاس پێوەندە کانتان ێوارتان باش دوای ئەم ناو بڕە سەر هەمان بابەت ئێمە بەردەوامە بین فەرموون. بەڵێ لەسەر هەمان بابەت عەبدولقادر لە هەولێرەوە کانی لە شەقڵاوەوە کاک عەبدولقادر ئەم کاتەوە باش ئەو کاتت باشە برای بەڕێزم سامی ئەمە دەرێم خۆشەویستی بەڵێ قەتعیەم فکر لە پارە و لە پول و لە زێر و لە مار و لەو شتانە ناکاتەوە بەڵێ خۆشەویستی ئەوەیە کە کچە و کوڕا یەکتریان خۆش بێ لە مەنتیقەی ئێمە لە هەولێر وا باوە کچەکە دەرێ بە جرسی بەری ئامادەمە مێزی پێ بکەم بەڵام لە هەندە ناوچە زێڕی دادنێن لەبەر ئەوەی زۆر چاک دەزانن ماری بابی هاوسەرگیریەکەیان ڕاستەقینە نییە و تێکەسی ئەو پارە و پولە و ئەو زێڕەی کە دادنێن مارەی لۆ خاتری ئەوەیە کابرای تەحتیب بکەن ئەبەدیەن نەتوانی هیچ بژێتەوە فکر لە ژینانێ بکاتەوە ئەوە لەلایەکی دی بەڕاستی قەزی عەشایری زۆر تەئسیری هەیە دەبینی هەندە عەشیرەتەنە ملک و ماڵێکی زۆریان هەیە کچەکەیان دەرێن دەبی بێکن مەحامی تەنازل لە حقوقی خۆت بکە ئەوزە دەبی ئەتو مێردی بکە ئەگە نادی زۆریان ئەوەی بەڵێ فەرموو ئەگە لەگەڵما بمێنیتەوە کاک عەبدولقادر سامی لە شەقڵاوە ئێوارەت باش ئێوارە باش لە کۆمەڵگە ئێمەیە بێژگە لە زۆر داوایکردنی زێر و ئەم شتانە چه ئاستەنگێکی در هەیە چ کێشێکی تر هەیە لە بەردەم پێکردنی ژیانی هاوسەرێتی بەڵێ بەخۆت کێشەی گەورەی تا گەنجان نەبوونی شوێنی سەربوونە با کوسی کچەکانیش بۆ سەر گەنجەکانمان زۆر زۆرە داواکارێکم بۆ هەموو گەنجەکان ئەگەر یعنی شوێنی سەرجێبوون یعنی مەبلەغێکی پارەی باشیان نەبێ داوایەکیان یەکەم باش نەیەن ژیانی هاوسەری با پێکنێنن لەبەرەوەی لە مستەقبەل پەشەر لێنێن بەڵێ کاک عەبدولقادر گوێ لە قسەکانی کاک سامی بێ بەرسەبی جەناب چییە؟ والله من تعليقكم أويا أما ندولة السوسيالستينا ندولة الرأسماليين لولا وندي ما نوا السفينة كمان بتماي خويد الروا حكومتك مان هي حكومتك اسمان خلقك زود زمنايتي ذكا لبل عندك ناس واني عندك الحنزام دي لدنا دولي اشتراكي لكاتي خوي إحصائيات دولي الرئيسي جديد مثلا قبل من دارك عمري صار حسابي اولا لو ذاك كهاوسر جديد شقي عند داي امكانياتي عند داي وظيفه لو دابين دك حمص لو دابين دك مقابلي وي كابره بيتواني هاوسر جديد اوكا لدولي راس مالي بارد وردبيني اما راس ماليتي اما بالزرع بالزرع اگر رأسماليتي ما لتناهم اللي تكسر بكري والله اما حس شمان نامي بەڵێ کاک سامی لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە لە چارچای بۆجێ 2011 25,000 فەرمانبەر لە دەم و دەستگا جیاجەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەمەزرێنێ لە کاتێکە کە پرۆسەی کە سلفەی زەواج زیاد کردووە بوو 5 میلیۆن کە هەموو کەسێک هەموو تاکەکانی ناو کۆمەلگای گرێتەوە لە کاتێکە کە سلفەی خانوبەرە هەیە ئەمانە تا چەند یارمەتیدارن تا چەند کار ئاسینی ئەکەن بۆی گەنج وەکو تۆتی کە مادە ئەنکۆ نەبوونی شوێنی نیشتەجێبوونیەکی کە لە ئاستەنگەکان بتوانێت ئاستەنگات تێپەر بکە یەکەمیش 5 میلیۆنەکە تەزیید نەکرایش تا یەکم لەوانەیە کە لە بەڵام بوو تا بڕیار دەرچووە لەلایەن پەرلەمانی کوردستان تەزیق کراوە با کەس دەکراوی بە هەرچیە بێوە چێم لە تەوەرم نەگربی مانجی دوو زەواتم کردیا ئەوە مانجی ئەوە حوتەوەنیە شوێنی تەزیێبوونیش مەسەلەن باسی سلفەی عەقاری بکە ئەگەرم عەرزم نەبی حکومەت عەرزێکم نەداتێ سلفەی عەقاری بەچی وەرگرم من کە دوو دەفتەرم هەبوو پاس عەرزێکم پێکڕی
پێویستم بە حکوومەت شنیا ئەو بیسمولی لەم داکەێت با حکوومەت شوێنی شتە زێ بوون دابێن بکە بۆ ئەو گەنجانە. بەڵێ عەبدولقادر لاو لێرەوە سامی لە شەقڵاوە سوپاس پێوەندەکانتان ئێوارەتان باش. دایکی ئێلا و کەژاڵ لە شاری سلێمانی دایکی ئێلا ئێوارە باش. ئەم کەستان باش. سوپاس کەژاڵ خان توش بەخێر بێت. کاکە. سوپاس دایکی ئێلا لە تۆ دەست پێکەین. ئەگەر تۆ جێ لە قسەکانی پێشتر بێ کە هەموو قسەکانی پیاوان بوون ئەمە بەرنامەی ئەمڕۆ یەکەم کە ئێوە وەکو ژن بەشداریەکەن تێبینیاتان چیە لەسەر قسەکانی ئەوان؟ بەڵێ وەڵام من لەگەڵ ڕێزم بۆ ئەوانی کە پەیوەندیان کرد بەڵام ئەگەر بیکە ڕاستیەوە کە هەر کوڕێک ئەچێتە داوای کچێکەوە ماڵی ئەو کوڕە هەر ئەو پیاوانن لەگەڵ ڕێزما بۆیان ئەو پیاوبرایانن کە ئەچن کۆمەڵێک داواکاری زۆریان هەیە ئەبێ ماڵی جا بۆ کچەکەمان بکەی ئاڵتونی زۆری بۆ بکەی دوایەوە من لەگەڵ ئەویان نیم یعنی ئەگەر کوڕێک لە خۆی ڕانەبینێت پارەیەکی باسی نەبێت و شوێنێکی نەبێت بۆچی بچێت ژن بێنێت کاسەی وەکو تووشیانە کاسەی پڕ ئاستی ماڵە ڕاستە مادە لەوانەیە ئەموو جێ هەموو شتێک نەگرێتەوە بەڵام لەگەڵ ئەوشانین یعنی ئەگەر کوڕێک هیچی نەبێت بچێتە داوای کچێکەوانێ و ئەو کچەش دەستخەڕۆ ئەبێ بەدەستیەوانێ ینی ژیانێکی ناخۆشیانە بێ خۆش نابێ با هەتا زۆر یەکتریان خۆش بێ ئەگەر مادییان نەبێت شتێکیان نەبێت یا بزین و شتێک نەبێ بیانی نازانم بەڵێ دایکێ لایکە لەگەلمە ببینیتەوە کەژان خان لە کاتێکا کە کچە کوڕێک یەکتریان زۆر خۆشەوێ لە کاتێکی ئەم خۆشەویستە گێتە قیمە و دواتر ئەچنە چارچێ ژیانی دەستگیرانداریەوە کچەکە داواکاری زۆرە بێ ئەوسا داواکاریەکان دەست پێکە لە خانوویەکی لە ناوماڵیەکی زۆر باش لە تا دوای ئەمە تا چەند کاریگەری هەیە بوو لە بیدایەتەوە لە هەموو شتێک ڕازێ بێ بەڵام دواتر مەرجی هەیە کاکار لە بیدایە دەستخۆشی بەرناوەکەت لێکم دەست خۆش بێ و سپاسەکەم من هیوادارم یەک تەوەریەک داواکەم اینجا وەڵامی پرسیارەکەت دەوا بەسەر هەردوو چاوم ئەگەر ئەرک نەبێت سپاس من هیوادارم تەوەرێ دابنێن لەسەر بێژەر یان کارمەندی هەر ڕادیۆ بێ هەر تەلەڤیزیۆن بێ لەگەڵ هاوڕێی بەرنامەکانە هیوادارم بەڕاستی کێشە زۆر دروستە بێت یعنی ئەگەر ئەو یعنی تەوەرە دانێن ماستانەکەم هیوادارم خەڵکیش یاگەتە سەفەت لەسەر بڵێ ئەگەر تێبینیەکتان لەسەر ئێمە هەبێ بە تایبەتی لە مایکی خەڵێکی ئەتوانن بڵێن ئێمە بە سنگێکی فراوانە وەرەگرین تێبینیەکانتان ئێوە کەناڵێکن یعنی دڵنیاییەوە يعني نقبل بجدار بموش يعني شانازي وصفي برنامجك وكنالك تانكم يعني هوادارم كأيوة ماكي آزادة هوادارم لكنالك كان تروا إما لم كنالي إيوة باسيان كين إماش هوادارين خدمتي إما أو خدمتي إما ليركن لبنا إيوة يا خدمتي إماش بدلي وبه بله يعني كم بريك ورمي باش أسباز بنستيت وركتاك سیارەکەتەوە من ئاڵێم خۆشەویستی ئیستا بەداخەوە کاڵبۆتەوە وەکو خۆشەویستی پێشوونیە بۆ نمونە من براژنم لە براکەم خۆشەویستی کرد لە بەغا بوو لە پولێ بوو 17 ساڵ لەگەڵ براژنەکەمە حالیان دوو مناڵیانەیە لەخوا بە زیادە یعنی خان و خۆیان ماڵ خۆیان ژیانێکی خۆش یعنی ئیستا براژنەکەم دکتۆریە براکەم مدەرسە نەک ڕکلامی بکەم بۆ خۆم ئیستا حالیان ئەدینی خۆشەویستی ئیستا وەکو هین پێشوونیە بەنسبەت ئەو پرسیارەکەشت کرد کە بێریدایە اتفاقەکەن لەسەر هەموو شتێ کوڕەکە بەستێتەوە کچەکە ئاڵێ وەرە من هیچم لێت ناوێت کە وەختێ کوڕەکە دێتە پێشەوە ئیتر داوای ئەو شروطانەکە بەدای کێڵێ دایە یان خوشکیان پورێکی وەرە تو دانیشە داوای ئەو شتانە بکە تر کوڕەکە ناتوانێت خۆی بکێشێتەوە مەجبورە لەگە ڕێزم بۆ کوڕانی تر تەحمل هەموو شتێ بکەن یعنی بەڕاستی ئەمە یعنی چۆڵی فەخ بە عەرەبیەکەڵم بە کوردەڵێن تۆ فێڵی لێکا لەگە ڕێزما یعنی بەڕاستی شتوان نابێت ئێمە دوو کچۆ پورم شویان کرد بەڕاستی مارەیەکەیان خۆیان مۆزەفەن وتیان ئاڵتونمان ناوێت چون بۆ ماڵی خوا یعنی وە باشترین شتە یعنی ئاڵتون چیەکە من برا خوشکەکەم والله نییە سوێنت لەسەر میە کاکار کاتانێ نەگرم خوشکەکەم 8 مانگە شوکوە پێش هەفتەیە چوو ئاڵتونەکانی فرۆشدا لە سیارە بۆ پیاوەکەی خۆی 8 ملیۆن ئاڵتون بەڵێ دایکێ لە گەلێک جار بە تایبەتی لە هەندە ناوچی دیاریکراوی هەرێمی کوردستان باوە کە کچ ئاڵتونێکی زۆر ئەکرێت لە کاتێکا کە کچەکەش خۆی حەزی لێ نییە ئاڵتونە داوا بکە لەلایەن ماڵەکەیەوە لەلایەن دایکیەوە لەلایەن ڕافیقەکانیەوە زەختی لێ بکەین کە ئەم ئاڵتونە داوا بکرێت ئایا پێکێنانی ژیانی هاوسەرێتی لەسەر بنەمای مادییان لەسەر بنەمای خۆشەویستیەکی توکمە کە هەردووک ڕێزە یەکتر بگەن هەردووک هاوبەش بن لە بڕیاردان لە بەڕێوەبردننی ئەو ماڵێکە پێک دێن خۆی ئەو شتانە بکرێت باشە بەڕامێن چونکە ئێستا ئەگەر تۆ کوڕێک بێتە داوات هیچ شتێکی پێنەکەی دوای عادەتی خەڵکی ئێرە وایە ئەو کوڕە بە چاوێکی نزن سێری کچەکە ئەکا یعنی ئەڵێت تۆ
تۆ بهێن هیچم بۆ نەکردی بە هەموو شتێکی من ڕازیت یان تێبینێکم هەیە لەسەر قسەکانی تۆ وت یعنی کە کوڕەکە کچەکە ئەڵێ وەرە داوام هیچ شتێک پێ ناکەم نا من کە زەواجم کردووە پێش ئەوەی مارە کرێم پێش ئەوەی هیچ شتێک بکرێ هەموو مردەکانی خۆم بە کوڕەکە وتووە ئەویش مادیەن هەموو شتێکی پێکراوە خانووی بۆ کردوم ئاتونیشی بۆ کردوم شتێنی بۆ کردوم بەڵام ئەگەر ئێستا من نمونەمانەیە خستمی خۆمان هەیە زەواجی کردووە هیچ شتێکی وای پێ نەکردووە من خۆشم پێم نەکردو ئەوان خۆیان بۆیان کردم بەس من مردەکانم وتۆ بەڵام لە کاتێکە کە ئەوان ببورە لە کاتێکە کە ئەوان ئەو هەموو شتە بوو تو کردووە ئاڵتون و سیارە ئەوان ئەنی لە ڕووی مادیەوە لەوانەیە ڕەوشیان باش بوانە؟ بەڵێ ڕەوشیان باشە بەڵام لە کاتێکە کە ڕاوسی کوڕەکە زۆر خراپ بێکرێکی بێنەدار بێ ئەو هەموو ئیمتیازاتە لێداوە بکە ئەمە بچی ئەگەڕێنیتەوە بەڵام هەر ئەزانیی پێی نەکات یان شتێکی وای پێ بکات کە یعنی ئەو کچە ڕوویکی هەبێت چونکە یعنی پیاو لەگەڵ ڕێزماگەر ئەو شتێک بۆ ئەو کچە نەکات ئایلی کچەکە دایم بە تاوێکی نەزم سێری ئەو کچە ئەکەن ئەڵێن ئەوە ئێمە هیچمان بۆ نەکردی تۆ ڕازی بووی بە هەموو شتێک ئێمە سبەینی هەر کێشەیەکە بێ پێ بەڵێ کاجاڵخان پێکێنانی ژیانی هاوسەرێتیەوە پێویستێکی ژیانەوە سنەتی ژیانەوە بوو ئیدەمەدانە بە ژیان ئایا پێکێنانی ژیانی هاوسەرێتی ئەرکە هەردووک لایە ئەن ژیانێکێک کە کچ منەت بە کوڕەکەکە داوای هەموو شتێکی لایەکە بۆی کوڕەکە بوو دامیم کە یەکسەر بچێتە سەر حەزری لە کاتێکە گەلێک جارە کچ داوای ئاڵتونێکی زۆرە کام کوڕە نەدارە هەموو یەکێت قەرزەکە دواتر مشکلی زوریان بینیان دروست بێ ئایا لەسەر چ بەنەمایەک پێویستە ئەمە بکرێ کاکەگیان کاکە هاکاربراکەم ئەمە ئەگەر کچەکە ئاڵتون بە پیاوەکە بکات پیاوەکە بچە قەت بکە ژنەکە قەرزارە بێ بێگومان بۆ ژنەکەیە بۆ پیاوەکە نییە ئەگەر بسێمە خۆمان هە لە ناو کۆمەڵگای خۆمانە بەڕاستی لە عەشیرەتی خۆمانە ئێمە ئاڵتون ناکەن کریستالەکەن ئەچن ئیجاریش لەکەن بەس ئەوەنە ژیانیان خۆش بێ من چی لە ئاڵتون بکەم ئەگەر من ژیانم دۆزەخ بێ کاکە چی لە ماڵ بکەم چی لە ئاڵتون بکەم چی لە هەموو شتێ بکەم بەڕاستێ یعنی هەر ئەوەندەمەیە با کاتانێ نەگرم سپاس دایکێ لا و کەژاڵ هەردووی لە شاری سلێمانی سپاس پێندەکانتان نێوەرەتان باش جاردن بجاردە کوردستانی و بچوونە خەڵکی لەسەر وی بابەتی فەرمونون گرۆنیە مۆمەگەلە گرۆنیە نەبۆشە بێجە بۆ مادیشم چکاتە سڕێنینن ئەرزۆنکیان ئەوەدی ئۆرەشە سەر هەمی ڕۆبیت بۆ خڕۆ باودی ئۆسێ بدەبین نەلوێری کەس نوبەت گەلا زێڕی بخۆزن ساکنەیە بۆشە بلۆکێمێ بخۆز وڵام گەلک بگت هاین بە زێرقیمت خۆستین الحەمدولیلا مۆڵەکە یا بۆش بنە شەر زێڕە گەلک کۆدێ خۆزن زێری گەلک دێت ئەوە کچک ماڵ بۆ بێ ئەنی سبعەت قشکشکێت لۆی شیرەتۆ من بلۆ زێڕۆ نەخۆزن دەیکەتەوە نسحەتەوە بکەن کچێن زێر گەلەکێ نەخۆزن زێرمۆ چیە چ زێر نساتوێ مۆڵە دەدێ مشکلە بۆچێ بیت دەین دۆر بندێ حۆلەوە نەخۆش بیت نەبۆشە ڕاستی گەلە گران بیت سەبەب گرانبوونە زێریە مگرت یاکێکت بێت بینیت و ئەوە دێوی دەستانگ بیت نەشێت ڕاستی ئەمە بۆری کورکی سڤکیان و دێ بۆشتر بیت بۆ کورکۆش نە تشتێکی مهمەزیە ڕاستی بەس تشتێکی کێم نەگەلەیجی نە ئەمە نەبیت تشتێک بەڵێ دڵدار لە ئاکرێ ڕەوانت لە قەسرۆکێ کاک دڵدار ئێوار باش بەڵێ کاک دڵدار لە ئاکرێ ئێوار باش بەڵێ گیان چاوانی باشی سپاس کاک دڵدار دەگەنمە بە دابخێراتنە کاکڕەوان دژی بکەین کاکڕەوان لە قەسرۆکێ ئێوارەتەژی باش ئێوار باش سەرچاوە چاوانی باشی سپاس کاک دڵدار جتە دەست پێ دەکەین دنهادا لەسەر تۆڕە کۆمەڵاتی ئیسماعیل کوردستانی ئالێ نوکە دەبێژن نکە نەخ نەمایە بەس خراپتر یا لێ هاتی ئەوی بەهایە دەفتەرێکی زێرا دەخوازیت ئەو دەبێژن زێرە هەر بوو ماڵە کوڕیە باشە ما چاوەیە کەرکۆر بکەویتە ژبندەی نات و چ دەبێژی لەسەر بێ بەڵێ دەخۆشی بەرنامەکەت لێ دەکەم کاک دڵدار بەڵێ بۆ زانیاری من برادێکم هەیە ئەوە 5 ساڵە کچێکی خۆش هەوێ لە هەولێر بەڵێ داوای کیلۆیەک زێر لێ کردووە خانوویەکی لە هەولێر لۆی بکە لە نێشتی مالی بابی لە پاشی 5 ساڵ ڕۆژی لێ هێناوە ئەوە لە پێشەوەی کە پیسان نەبووە کە ئەوەی برادەکەی هەولێری ئێستا تەلەفۆنی کرد دەڵێ نا لە هەولێر نەخر نەماوە بەڵێ نەخر نەوە لە هەولێر زۆر خراپترە لە ناو عەشایرەکان بەڵێ کە لەگەڵما بمێنیتەوە کاک ڕەوانت لە قەسرۆکێ کاک ڕەوەند لە ئێستادا بێژگەلەوەی کە داوای ماڵ مولکێکی زۆرەکەن ئایا ئەو عاداتە ئەو تەقالیدە نەماون ئەوەی لە کوونەوەمانەکە و مەسەلە عشایرگەری کە کەسێک ماڵباتێکە لە کوونەوە ماڵباتێکی خەنەدان بۆ هەڵێکی کچەکانی کاتێکیی ئەمەڵا حەز بە کوڕێکی دیکەکە ئەو کوڕە لەوانەیە دکتۆر بێ لە هەر پلێک دەبێت بەسە لەمە خەوان ماڵباتێکی ڕاستان نییە کچەکەی خۆمان پێی نادەین ئایا ئەمە تاشان تەسیری هەیە لە ئێستادا
راستی وقتی نبودیم کاری که نجیه خدایا وگویم مساکنه گنج ده حش کچکی کت وش دیگ دلی خو حاجت کش همیش رو حاجت کتن بس جه داخل دایکوی دی بیجت یان اسنادم که چه خویان دی باید دفتر از زیرا بود چکی راستی از حسکم از گل حسکم افتشتال نوف کردواری دا نمیتن چنگی کستکی نجیه خدایا و نکاز من وقت کمدلدار پیشی نکاز گوتی من نفسی حالت های برادر من شنو خواستی الدهوكه يكون معلمة دخوازا دو دفترة زيريشة كذي وكلك جي تشمرقة زيرافوني رطبي 400 زورة حطنا هوش البن ديناموها وجب خوشي نكا كوري عملية كاتم بله کەواتە کاک دڵدار لە ئێمە بەس پرسەوانیە کەشێنی نیشتەجێبوونی ئەم لاولا لەوانەیە پرسی لەوە گەورەتر هەبێ ئەویش ئەو خواستنی ئەو ڕێژە زۆرەی پارە خواستنی ئەو ڕێژە زۆرەی ئاڵتونە لەلایەن کچەوە ئایا ئەمە تاچان کاریگەی هەیە لەسەر دروست نەبوونی ژیانی هاوسەرێتی لە کۆمەڵگەیەمەیە بەڵێ بەرهەپشتانە زۆر یعنی زۆر گەنج ئەمن دەزانم ناتوانێت کە ئەو ئیشەی بکە ئان زەواز بکات فی سەبیل ئەوەی داوای شتێکی یەکجار زۆر دەکەن یعنی لا شرعية وتشتيش زيادة يعني برينويك يا براسي وبرينويك وقصب خانه وانا جو خلاص نمر كردناوا بله كاك روانت برسما يداوية داوبة قالوا دنهادا بيوستا جالية مالباتان وجالية ميديايان وجالية كومالغا سفير چه بيتا كرن باي روشن بيريكا گشتي بمالباتان بشيكي گشتي بيتا دان لسر في بابتي يكر بكورتي فرمو راستی از همه چند دقیقه خرج حکومت زوری دلا لازم حکومت هاری کاری و گنجی بکرد چونکه گنج پاشا روش بو حکومته گنج وی آخد روز گریتن گنج خو گودی وی آخد کتن گنج کواتا اول دیتا تیشکار روشه وکی تیشکار روشه بو وی وغاطی لازم هم همه کسو کننوف اکدا و دست شخو کن دستش ولی خو کن کو آرمانجا مچی مدرد ام آرمانجا خوب جه بینین بله کاک دلدار لاکر کاک روان دل قصرو که سپاس پیوندن ایوار باش دای پیوندن ما کاک رباس لشاری سلیمانیا کاک رباس ایوارد باش خوشحال ام دارشمانی پیوندی برگم یمش خوشحال ترین فرمو همو هاوڕێکان ئەو کەسانی کە تەداخلیان کرد لە بەرنامەیە زیاتر باسی کێشەکانی پێ زەواجیان کرد مەسایلی مادیەوە بەڵام شتێکی تر هەیە کە ئێمە هەمومان لەبیرمان کردەوەیشەوەیە دوای زەواجە کە تەداخلی کەسوکاری کچە و تەداخلی کەسوکاری کوڕە هۆگارێکی زۆر گەورەیە بەڕاستی لە ڕۆژگاری ئێمە کەسوکاری هەردوو لە تەداخلێکی زۆر لە ژیانی ئەو دوو کەسایەکردنەوە بەڵام ئەم دوو کەسە پێویستە ئیرادەیەکە بێ بۆی خۆیان ستراتیجێک خۆیان ژیانی دروستیان خۆیان خۆشەویستیەکە نەبێ کە نایێن کەس تەداخل لە ژیانیاکە ئەمەش لەسەر دوو کەسێکەش ناوەستێتەوە بەڕای تۆ بەڕێزم ئەم ئیرادەیە بە ئەگەر ئەم کەسانە لە تەمەنێکی مناسب زەواج کە ناتوانانی ئیرادەیەکی بهێزانە بێگەر تۆ بیلەوە بکەیتەوە ئەو کەسە کە زەواج دەکات بۆ نمونە کوڕەکە تەمەنی لە خوار 18 ساڵە تا 20 ساڵە مەعقڵی متەکامل نەبووە هەتاکو ئێسش بە ڕۆژووی کەسوکارەکەی ڕابڕێ و بەمانشی ئەو کچەکە ئەبینی ئەگەر 16 ساڵ ئەگەر 7 ساڵە بەڵام ئەگەر ئەم دوو کەسە تەمەنیان لەسەر و تەمەنێکی باش بێ بۆ نمونە 22 23 تێپەڕان بێ یا پێشتر هەوڵێکیان نابێت کە لە ژیان تێگەیشت بن ئەو کاتە توانن بمبڕی هەموو تەداخلێکن بەڵێ کاک رێباس سپاس پێیان دەکەێت وارد باشە بەڵێ سەگبان غڵبیشکی دەبێژە دهۆک زۆر کارێکی نەجوان هەیە ئێک جوان گەلێک زێر دەخوازن زۆر کارتێکردن لەسەر گەنجێ هەیە ڕاستی دێبووکرێت ئەنکۆژان ژێبریتی بوێت بەس دوو هەیڤ پشتی زەواجێ دێ لێ فرۆشیت چمکۆ ئەو دەنگکردینە هەروەها ئەمریکا و کوردیش ئەڵێ بەڕای من داواکردنی زێر و ماڵ شتێکی باشە بە پێیبووچوونی خۆی بەڵێ لە پرانیا ئەو کەسین کۆ تەویلی ناوە بەرنامەی بوون ئەوێ بەسەدەم دەگرن کۆ پێویستە بۆ پێکینانە ژیانە هەڤژینیە لەسەروی بنەمای بێت کۆ خۆشەویستێکی ڕاستەقینە ناوبەرەوان هەبێت ئەگەر خۆشەویستێکی ڕاستەقینە بێ گومان هەبە و لێکتێگەشتێکی بابەتیانە لەسەر هەموو پرسێنجیان هەبوو ئیراداکە پێسە بە بێ گومان پرۆسێ هەژینیە پرۆسەیەکی دیر و درێژە ئیراداکە پێسە بە بچەواتکە دەرباسکردنا پرسگرەکان ئاستەنگیان لێکتێگەشتنێ ئەڤە لەسەر ئەساسێکی باشە تەماشەوانە نێژە بێ ئەوەی ژەمانیە داویە بابەتەی ڕێ بەرنامە مایکی خەڵک بەرنامە هەوا حتا سوبەی بە بابەتێکی گەرمتر ئەم بە هەڤڕات گەهین شاد و بەختەوەر بن ێوار باش